بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویست سڵاوتان لێبێت لە بەرنامەیەکی دیکەی تەندروستی لەگەڵتانم بۆ قسەکردن لەسەر یەکێک لە یان وا باشترە بڵێن کۆمەڵێک لەو نەخۆشیانەی کە لە وەرزی سەرمادا زیاتر پەرەئەسێنن و زیاتر گرفت بۆ هاوڵاتیان دروستەکەن کە ئەویش زیاتر نەخۆشیەکانی سیستەمی سنگ و هەناسەدا نەگرێتەوە بە میوانداری بەڕێز دکتۆر کاوە فەرەج سەعدون پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی سنگ و هەناسەدان. کاک دکتۆر بەخێر بێت. زۆر سپاسان دەکەم. زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک دکتۆر. زۆر سپاس. ئێمە زانین کە وەرزی سەرما دێت ئیتر هەر لە سەر کۆتاییەکانی پاییزەوە یا سەرەتای پاییزەوە تاوەکو وەرزی بەهار و سەرماکە ڕوابەشێکی زۆر لە هاوڵاتیان لە خەڵک ئەناڵێنن بەدەست کۆوەک خۆیان ئەڵێن کۆکە و ئاوی لووت و هەندێک لەوانش کە نەخۆشیە درێژخایەنەکانی سنگ و هەناسەدانیان هەیە ئەناڵێنن بەدەست خراپبوونی باری تەندروستیانەوە. ئەمەوێت لەوێەوە دەست پێ بکەم ڕەبتی سەرما چییە بەم نەخۆشیانی سنگ و هەناسەدانەوە؟ دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ بەڕێستان. تاوان پەیوەندیەکە پەیوەندێکی فیسیۆلۆژیە. ئەگەر باسی کارەکانی کۆندامی هەناسە بکەین ناوپۆشی کۆندامی هەناسە هەستیارە بە سەرما بە تایبەتی لە هەندێک لەو کەسانەی کە هەستیاریان هەیە ئەم دووچاربوونە بە گۆڕانکاری کەشوهەوا بە تایبەتی هەوای سارد و ساردبوونی بڵێن کەشوها ئەبێت هەوەی ئەوەی کە بەرگری کۆندامی هەناسە نسبەتێک کەم بێتەوە. ئەوەی کە لە ڕووی فیسیۆلۆژی و باسیکەین معڕەزبوونی ئینسان بۆ ئەم هەوا گۆڕشیە گۆڕانکارێکی فیسیۆلۆژی دروستەکە کەمێک بەرگری کۆندامی هەناسە کەم ئەکاتەوە. ئەمە هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی تۆ لە زستانە زیاتر معڕەزی بۆ ئەوی ئەم جۆرە نەخۆشیانە بگری وەک لە کاتی گەرمە. طبعاً لەوانەشا کە خۆیان هەر نسبەتێکی زۆری خەڵک هەستیارەیەکی ناسروشتیان هەیە لە ڕێڕەوەکانی هەناسەیە. طبعاً ئەوانە ئەگەر ئێمە لە ڕووی زانستیەوە وەکو سەرژمێری باسیکەین لە جیهانە لە سەدا 20 بەرەو ژووری دانیشتوانی زەوی ئەمەیان هەیە. زۆر ئەم جۆرە بڵێن هەستیاریە لە حساسیەتی چۆن ئەم کەسە وەکو کەسێکی ئاسایی نیە بە کەمترین هەوای سارد بە گۆڕانکاری لە کەش و هەوایە بە بۆن بە دووکەڵ بە فاکتەرەکانی تر ئەبێتە هۆی وروژانی بۆریەکانی هەناسە و فطبعاً ئەم وروژانش خۆی لەخوا حاڵەتێکی نائاساییە چکە زیادەیە هەر شتێ زیادە بوو لە لەشا زەرەرەگەێنێ وەک لەوەی قازانج بگەێنێ. خۆی گۆڕانکاریی فیسیۆلۆژی ئاسایی هەیە و کەسێکە تۆ سەرماتە بێت تۆزێک کۆکەیەکەکەی تۆزێ هەناسەتون یەک شتێک ڕوایە بەڵام لەو کەسانە زیاتر ڕوایە ئەم بابەتەوەی ئەوەی کە بەرگری و ئەندامی هەناسە لەمانە کەم بێتەوە زیاتر معڕەزم لە کاتی سەرما بەهۆی ئەم حاڵەتانە تووشی نەخۆشی هەویەکان بنەوانەی کە بەهۆی میکرۆب و بڵێن بەهۆی بەکتریا و ڤایرەس و ئەمانەوە ڕوایە هەوکردنەکانی کۆندامی هەناسە دیارە ئەمە نەخۆشیە باوەکەیە لە کاتی وەرزەکانی سەرمایە تەوان لە پاییز و لە زستانە هەروها لە سەرەتای بەهاریش هاتاوەکو دنیا گەرمترە بێ. تەوان لەم وەرزانەشە زۆربەی زۆری ڤایرەس و بەکتریاکان لەم کاتەیە بەتەبەتی ڤایرەسەکان بە سەرما لە ناو ناچن زۆریان ئەو بەرگریان هەیە لە دژی سەرما لە سەرما وەکو چالاکی خۆی ئەمێنێتەوە لەوانەیە لە سەرمای زۆرە لە بەستنە سڕ ببێ لە چالاکی بەڵام هەر کاتێ بەستنەکە نەما ئەگەڕێتەوە سەر چارە بەڵام زۆربەی زۆریشیان هەستیارن بۆ تیشکی خۆر یعنی تیشکی سەروە نەوشەیی بۆ تیشکی خۆر ئەبێتەوەی لە ناوبردنیان بۆیە تۆ لە بەهار و لە هاوینە کە خۆر زۆرە کەمتر ئەم ڤایرەس و میکرۆبانە گەشە ئەکەن ئەمێنەوە بەڵام لە زستانە لەبەر کە ئەوی خۆریش کەمترە و هەروەوتمان بەرگەی سەرماکەش ئەگرن زیاتر ئەمێنەوە بۆیە لە ناو خەڵکیە ئەم هۆکارە نەبێتەوە ئەوەی کە ڕێژەیەکی زیاتر لە نەخۆشی بڵێن. زۆر باشە کەشی شێدار هەروەها داخراوی شوێنەکانیش لە وەرزی زستانە هۆکارێکی دیکە نییە لەبەرەوەی ئەگەر لە ماڵێکە یا لە جێگەیەکە لە دایرەیەکە کەسێک توش بوو بێت ئەگەر پەنجەرە و دەرگا کراوە بێ و هەوا گۆڕکەی هەبێ لەوانێ لە وەرزی هاوینە کەمتر بگوازرێتەوە لە وەرزی زستانە ئەوەش هۆکارێکی دیکەیە. جوانە خۆی نەخۆشیەکانی کۆندامی هەناسە نەخۆشیە میکرۆبیەکان زیاتر لە ڕێی ئەو پرژانەوە بڵاوێتەوە کە لە دەمی نەخۆشەکەوێتە دەرەوە تۆ ئەگەر ئەم پرژانە لە شوێنێکی داخراوە بێ چەند کەس دەو شوێنابێت لەوانەیە هەمویان معڕەزن بۆ ئەمە بەتایبەتی لە زستانە کە بڵێن شوێنەکان وەکو بەڕێز داخراوە و خەڵک زیاتر کۆبنەوە لەگەڵ یەکتیا زیاتر تێکەڵاوی هەیە وەک لە وەرزی هاوینە زیاتر هەوا گۆڕکێ زیاتر ئەمە ئەبێتەوەی ئەوەی ئەم داخراویە ئەبێتەوەی ئەگەر کەسێک معڕەز بێ بۆ ئەم نەخۆشی بێتەوەی بڵاوکردنەوەی بۆ خەڵکانی دەوروبەری لە ڕێی ئەو پرژانە کە لە ڕێی کۆندامی هەناسەوەی دەرەوە. زۆر باشە کاک دکتۆر بۆچی ساڵ بۆ ساڵ ئێمە بینین فەرقەکە تەنانەت بە شێوەیەک فەرقەکە کە
ئەو هاوڵاتیانەشی کە پەتاکە ئەگرن کە هەڵامەتەکە ئەگرن حتمما ئێستا باسی یەکەم لەگەڵ جەنابەت بە کورتی تا ڕادەیەک بە شێوەیەکی سادە جیاکردنەوەی ئەم نەخۆشیانە هەندێکیان لەوانێ هەڵامەتێکی بەسیط بن هەندێکیان لەوانێ پێویستیان بە بینینی پزیشک و تەنان داخڵبوون بێت لە نەخۆشخانە بۆچی لە ساڵێکەوە بۆ ساڵێکی دیکە ئێمە بینین شێوازی خۆنیشاندانی نەخۆشیەکە شێوازی پەتاکەوە هەندێک نیشانە و قورسی و سووکی پەتاکە و مەودای درێژبوونەوەی پەتاکە فەرق ئەکات لە وەرزێکەوە بۆ وەرزێکی دیکە خۆی وتمانەوە لە وەرزە ساردەکانە تاوان زیاترەوە ببوورەمە بەس لە ساڵێکەوە بەس لە ساڵێ تاوان لە وەرزەکانی تریشە هەیە ئەوە مانایەوە نییە کە تۆ پەتا لە کاتی هاوینانیە زۆر کەس بینین هەر ئەمێنێ ئەمە لە ساڵێکەوە بۆ ساڵێکتر پەیوەندی بە چیوە بە گۆڕانکاری لە ئەوەی کە من خوێن بێتمەوە بڵێن تێبینیم لەسەری هەبێ ئەوەیە کە گۆڕانکاری لە ڤایرەسەکانە ڕۆیە طبعا ئێمە بۆیە پێویستمان بەوەی هەموو ساڵێک بۆ منە ڤایرەسی ئینفلۆنزا ئەم ڤاکسینە ساڵێک یا 2 ساڵ جارێک تازە بکرێتەوە چونکە گۆڕانکاری لە ڤایرەسەکە ڕۆیە بۆیە تۆ ینی جاری وایە کەسێک ساڵێک خۆی ئەکوتێ ئیتر وازانێ ئەمە لەوانەیە ئیتر کافی بێت ساڵەکانی تر خۆی ناکوتێ بین ئەمە ئەبێتەوەی ئەوەی کە گۆڕانکارم کەسە ساڵی داهاتوو زیاتر معڕەز بێ بۆ ئەوەی کە تووشی ئەو ڤایرەسە بێ و هەروەها بە هەمان شێوە هەموو ڤایرەسەکانی تریش ئێستا ڤایرەسی هەڵامەتی ئاسایی بەشێکیان بەهۆی ڤایرەسی کۆرۆناوە تووشی ئینسانە بێ کۆرۆنای ئاسایی کۆرۆنای مرۆڤ نەک ئەم کۆرۆنا نوێی کە لە ئاژەڵ بە مرۆڤ هاتووە ئەوە لە ڕاستیە هەموو ساڵێک گۆڕانکاری تیان ڕۆیە یعنی ئەم پەتایە بۆ تو ئێستا ئەم ساڵ ئەیگری ساڵێکی ژەگریتەوە بۆ بەرگریەکەم نامێنێت بەڵە بەرگریەکە نامێنێت چونکە گۆڕانکاری لە مادەی بۆ ماوەی ئەم ڤایرەسانە زۆر ڕوئەدا یعنی لەما ساڵێک و بۆ ساڵی چەند ساڵێک فەرقەکە ئەبینین تو ئەم ساڵی لە ساڵی داهاتوو نایگری بە ساڵی دواتر ئەیگری گۆڕانکاریەکە تقریبا لەم بابەتانە و هەروها لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە لە هەندێک مناسەبات هەیە بینین بۆ نمونە لەم سەری ساڵەیە یعنی نسبەتێکی زۆر لە جیهانە وەکو چۆن بڵێ پیکی کرد مۆزوعی کۆرۆنا و پەتاوەرزیەکان و بە شێوەیەکی عام بەهۆی بڵێ بەهۆی ئەو تێکەڵای و کۆبوونەوەی خەڵکی لەو کاتی بڵێ مناسەبات و سەری ساڵ ئەمانی کە ئاهەنگی ڕانشتی تیاکرد ئەمانە هۆکارێکی سەرەکی ینی گۆڕانکاری لە هەڵوێستی مرۆڤەکانە گۆڕانکاری لە هەڵوێستی ڤایرەسەکانە لە پێکهاتی ڤایرەسەکانە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم گۆڕانکارە ساڵ بەڵام بە شێوەیەکی گشتی ناتوانانی بڵێ گۆڕانکاریەکە زۆرە یعنی لە ساڵێک و بۆ ساڵێک تقریبا جۆرە جێگیریەک هەیە لەوانەیە ساڵێک وەکوتمان زیاتر بێ وەک لە ساڵێکی بەڵام بەو شێوەیە نییە کە بڵین لە ئاسایی بەدەرە ینی هەر تقریبا شتێک زیاترەوە لە ساڵانی تر ئەم ساڵ زیادەکە ساڵی کەمتر بەڵام جۆرە ڕێژەیەکی جێگیری وەرگرتووە ساڵانە ئەم پەتانە لە مرۆڤەکانە بوونیان هەیە زۆر باشە کاک دکتۆر ئەتوانین بڵێن باوترین نەخۆشیەکانیان کامانن بۆ نمونە ئەگەر ئەم ساڵ لە وەرزی سەرمایە دکتۆر کاوە لە ڕۆژێکدا 20 نەخۆش بە نیشانەکانی کە ئەندامی هەناسەوە ببینێ ئەتوانی بڵێ لەو 20 نەخۆشە زۆرترینیان کام نەخۆشیێن و چ ڤایرۆسێکن تاوەکو قسەی لەسەر بکەین و ڕێنمایی بدەین بە هاوڵاتیان لەسەر خۆی بەڕاستی ینی ئەم نەخۆشیانە بەنسبەت ئێمە وەکو شخصی خۆ من ینی زیاتر نەخۆشی قورسەکانە بێنمانی بەڕاستیکە بە لە نەخۆشەکانی لە دکتۆرەکانی تر تێپەڕ بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی باسیکەین ئێمە ڕۆژانە زیاتر وەکو هەڵامەتی ئاسایی کە ئەوانە ینی کەمتر ئەگەنە لای پزیشکە پسپۆڕەکان زیاتر لە جەنابەت سپۆڕی وردیان لە بوارەکە لە بنکە تەندروستیەکانە هەندێکت لەگەڵ لە بڵێن کارمەندە پزیشکەکانی دەوروبەری خوان جۆرە چارەسەرێک وەرەگەن ئەوەی کە ئەگەر ئێمە لە ڕووی زانستی و باسکەین ئەوەی کە زۆر باو بێ بڵێن لە جیهانە مۆزوعی هەڵامەتی ئاساییە کۆمن کۆڵ یان کۆڕایزە کە ئەمە بەهۆی وەکوتوان ڤایرەسی کۆرۆناوەیە تووشی ناوەکەشی بەنای خۆیەتی کۆمن کۆڵ بەڵێ ینی شتێکی ئاساییە هەموو ساڵێک ئینسان معڕەزە بۆی تووشی بێ زۆربەی زۆری مرۆڤەکان لەوای لە 150 بەرەو ژووری ساڵانە تووشی ئەمە بێ ینی نیوەی مرۆڤەکان لەوانێت تووشی ئەم حاڵەتە بن هەندێک حاڵەتی ترمانە تاوان ڤایرەسەکان جۆرا و جۆرن زۆر بەپی مرۆڤەکان بەپی ناوچەکانیش تەنانەت فەرقەکە و بەپی باری تەندروستی کەسەکان فەرقەکە یعنی بۆ نمونەوانەی مەناعەیان کەمترە ئەبینین حتا ئەم کۆمن کۆڵدەش بە شوەیەکی زۆر قورس ئەگرێ ینی وانیە وەکو کەسێکی ئاسایی بیگرێ هەر ئاوات چەند ڕۆژێک هەڵامەت و تاو
ئەمانە و یا هەر دەوانێت تاشیە لەگەڵ لەبێت سەر ئێشە و هەڵامەت و قڕقوران و هەندێک کۆکە و لەوانێت لوت ئاوکردن و نیشانە ئاساییانە و چەند ڕۆژێکە و نامێنێ بەڵام ئەو لەوانەیە بە شوێکی قورستر بیگری ئەمانە بیاتە کۆنداوی هەناسە بێتە هەناسە بە تایبەتی ئەوانەی نەخۆشیە درێژخایەنەکانی کۆندامی هەناسیانێ ئەوانە زیاتر معڕەزن کە ئەم حاڵەتانەش تەنانەت بە شوێکی قورس بگرن کەواتە مۆزوعەکە ئەوەیە ئەمەمان هەیە و هەروەها پەتای ئینفلوەنزاکە ئەوەیە کە زیاتر خەڵکی سەردانی پزیش ئەەکەن بەڵێکەواتە کاک دوکتۆر پێش ئەوی باسی بکەی بۆ ئەوەی ڕوون بێ وەک باست کرد کۆمن کۆڵد هەڵامەتە ئاساییەکە جیاوازە لە پەتا لە ئینفلەوەنزا ینی ئەمە جیاکارێکی بچوو بکەی لە نێوان ئەو دوانەیە هەرچەندە لەوانەیە بۆ خەڵک وەکو ڕێنمایی یەکشت ئێمە بڵین بە هاوڵاتیان بەڵام زۆر کەس تێکەڵیەکە هەڵامەت و پەتاش هەر پێکەوە بە یەک نەخۆشیەداتە نەخێت جیاوازە وەکتمان هەڵامەتەکە زیاتر کۆمەڵە نیشانەی سوک یعنی ڕادەی نەخۆشی نیشانەکان ئەزانێ وەکو لای هاوڵاتی چۆن زیاتر بەشی سەروی ئەوە هەڵامە زیاتر بەشی سەرەوە تەناب ئینفلوەنزاکەش لە زۆربەی زۆری خەڵکی هەر بەشی سەرەوە زیاترێتەوە بەڵام خۆی جۆرە لێکچوونێکێ لە نیشانەکانە بەڵام ڕادەی قورسی نەخۆشیەکە دەرێکە ئایامە کامیانە ئەگەر ئەو کەسە تەنها هەرەوە نەبێت کە وەکتمان لوت ئاوکردن سەرەتا بە قڕخورانێکی کەم لوت ئاوکردن پژمین گیانێشەیەکی کەم لەوانەیە هەبیانە بیا سەر ئێشەیەک هەر ئەم چەند نیشانەیە چەند ڕۆژێکە خاینی ئەمە لە هەفتە تێ ناپەڕی ئەم نیشانانە بەڵام ئەگەر هاتوو لە هەفتە تێپەڕی نیشانەکان قورستر بوو بۆ نمونە تای لەگەڵا بوو لەرزووتا بەڵە کۆکەی لەگەڵا بوو و هەروها کەم ئیشتیهایی گیان ئێشەیەکی واکە ئینسان نتوانێت لە جێ هەستی ئەگەر باسی پەتاکان بکەین ئەمە طبعاً ئەمە چینە سەر بابەتی پەتای ئینفلوەنزاکە ئەمە نیشانەکانی قورسترە وەک لە هەڵامەتی ئاسایی کە کۆڤیدیش ئەتوانی پۆلێن بکەی بەشێکە کۆڤیدی دەتوانین بڵێن لە سەر و ئەمانەوە تۆزێک قورسترە لە تاوان بە پێی کەسەکان ئەگۆڕێ ئەمانە لەوانەیە کەسێکی کۆڤید هەروەکو هەڵامەتێک بیگرێ هەڵامەتێکیش نەیگرێ لەوانێ هەر نەشی بێ نیشانەشی هەر نەبێ لەوانەشە وەکو پەتایکی ئینفلوەنزا لەوانەشە وەکو هەوکردنێکی قورسی سیەکان بیگرێ یعنی ئێمە اعتیماد دەکا سەر وەزعی کەسەکە و ڕادەی بەرگری و بوونی هەندێک نەخۆشی لەو کەسە ئەو ئابێتەوەی دیاریکردنی حاڵ زۆر باشە کاک دکتۆر بابەتێکی زۆر گرنگ هەیە لە مەسەلەی پەتاوەرزیەکان و هەڵامەت لە وەرزی زستاندا چێن ئەوانەی کە ئێمە دەزانین هەمومان لەوانەیە معڕەز بین بۆی توش ببین و گرتمان بۆ دروست بکە بەڵام زۆری نەمان تێپەڕێنین لەوانەیە هەندێکمان دەرمانی بێ هەندێکمان نەیەوێ و هەندێکمان هەر لە ماڵەوە بە کۆمەڵەشت باش بێ چێن ئەوانەی کە لێرەوە دکتۆر کاوا ئامۆژگاریانەکە زیاتر لە وەرزی سەرمایە خۆیان لە سەرما بە دوورکەن نەهێڵن سەرمایان ببێ زیاتر خۆیان بپارێزن کە ئەگەری هەیە وەک جەنابەت باس کرد لە نەخۆشیێکەوە بۆ نەخۆشێکی دیکە زۆر فەرقەکات بەڵام چێن ئەوانەی کە وا باشتە تووشیان نەبێت زیاتر خۆیان بپارێزن لە کەسێکی ئاسایی تەنانەت ماسکیش بکەن بۆ هەڵامەت و بۆ پەتای ئاسایی لەو کاتانی کە گومانەکەن تووشە بن طبعاً ئەوانەی کە نەخۆشیە درێژخایەنەکانی کۆندامی هەناسیانێ ئەو کەسانە بە دەرەجی یەکەم بە پلەی یەکەم پێویستە زۆر ئاگاداری خۆیان بن لەم پەتایانەش لەوانەیە وەگوتم پەتاکەش کە خۆی شتێکی ئاساییە لە خەڵکێ ئەو بە قورسی و بە ناڕەحەتی ئەو نەخۆشیانە وەک چیکە طبعاً وەکو ئەوەی کە زۆر باو بێ نەخۆشی ڕەبوو تەنگە نەفەسی و هەستیارەکانی کۆندامی هەناسە طبعاً بەپێی وڵاتەکان ئەگۆڕێ بەڵام وڵاتی وا هەیە لە سەدا 10 دانیشتوان ئێمە ئێستا توانین بڵێن لە عێراق و کوردستان لە سەدا 5 دانیشتوان ڕەبۆیان هەیە تەنگە نەفەسی و هەستیاری درێژخایانی بۆری هەناسیانەی ئەم کەسانە و گوتمان لەبەر ئەوەی ڕادەی هەستیاری لە بۆریەکانی هەناسا زیاترە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی ئەمە زیاد ئیشکردنێکی کۆندامی بەرگری ئەبێتەوەی دابەزاندنی بەرگری کۆندامی هەناسە بۆیە لەم کەسانە کەمترین هەڵامەت پەتا ئەبێتەوەی دروستکردنی نیشانەی قورس لەم کەسانە بۆیە بە دەرەجە یەکەم ئەوانەی کە نەخۆشی ڕەبوو تەنگە نەفەسی و هەستیارەکانی کۆندامی هەناسیان هەیە ئەوانەی کە بڵێن هاوشێوەی ڕەبوو گیرانی بۆری هەناسیان بەڵام بەهۆی جگەرە کێشانە نەخۆشی COPD کەەوە ئەو کەسە بەدەستی خۆی تووشەکە ئەمە یعنی ئەو کەسە خۆی لە سروشتی خۆیان نیەتی ئەمە بەڵام بەهۆی جگەرە کێشان ئەوش بە هەمان شێوە ئەم هەستیاریە لە بۆریەکانی هەناسا دروستەکە بە هەمان شێوە عینی نیشانەکانی نەخۆشی ڕەبووتە کە تقریبا زۆر تێکەڵاون لەگەڵ ئەمانیشەر بە هەمان شێوە معڕەزم بوو ئەوەی کە ئەگەر هەر پەتایەک هەر حاڵەتی بتوانێت ئەیانگەێنێتە سەر ئەوەی لەوانەیە بخرێتە سەر ئۆکسسیژنی دەستکرد ینی بخرێتە سەر ئامێری هەناسەدا ئەمانە کاک زۆر ڕێنمایی شەکرێن بە دڵنیایەوە بێ هەموو وەرزی هەموو ساڵێک کوتانەکان بکەن تەمان ئەمانە پێویستە بڵێ زۆر ئاگاداری ئەوە بن هەموو ساڵێک کوتانی ئینفلۆنزا تاوان کوتانی نیمۆنیاشمان هەیە کە ئەوە نیمۆکۆکەسەوە بێت 5 ساڵ جارێکەکرێ ئینفلۆنزامان هەیە ئێستاش ئەم کۆرۆنایش هاتۆتە سەر ئەبێ ئەمانە هەمووی بکرێ بە لە ڕاستیە بۆ ئەم کەسانە بۆی
هەر یەکێ لەم حاڵەتانە بیگرن لەوانەیە زۆر بە قورسی و بە ناڕەحەتی بیگرن و هەروەها ئەوانەی تریش کە بە شێوەیەکی گشتی بەرگری لەشیان تاوانێت تاوان هەموو نەخۆشیێکی درێژخایانی کۆندامی هەناس ئەوانەی کە تەنانەت نەخۆشی شێرپەنجەیەکانیان هەیە لە وڵاتی خۆمان نییە بەڵام بۆ نمونە نەخۆشی HIV کە بەشێکی کۆندامی هەناسە ئەگرێت ئەوانیش لەوانەیە بە هەمان شێوە ئەو حاڵەتان یعنی ئەوانەی کۆنتیبیان هەبوو ئێستا ئەوانەی فەوتانی کۆندامی هەناسە بەشێکە ئەوان تەوان نسبەتەکە زۆر نییە ئەوانە بەڵام ئەوانەی کە نەخۆشی درێژخایانی هەناسیان هەبوو پێشتر ئێستا بەشێکی سیەکانە فەوتاوە بۆ بە ڕیشاڵ ئەوڵێ من نەخۆشی ڕیشاڵی سیەکانم ئەو کەسانش بڵێ تەمان پاڵمۆری فایبرۆس و هەموو نەخۆشەکانی تر کە بڵێن ئینتەرسیشنەڵ دیزیزەکان ئەوانە لەوانەیە بە هەمان شێوە ئەگەر نەخۆشی هەناسە بگرن بە قورسی و ناڕەحەتی بیگرن و هەروەها لە مناڵیشە ئاگاداری مناڵەکان بین یانی ڕاستیە لەوانەیە مناڵ بە تایبەتی لە خوارد و ساڵەوە کە مەناعی بە تەواوەتی گەشەی نەکردو ئەگەر ئەم نەخۆشیانە بگرێت لەوانەیە بە قورسی بگرێت هەر کەسێکی تریش کە بەرگری خۆی لەشی تەواو نەبێ بۆ نمونە ئەوانەی وتمان نەخۆشی HIV وە لە وڵاتی خۆمان خۆشبەختانە نییە بەڵام بۆ نمونە نەخۆشی شەکرە ینی بەشێک یەکێکە لەو نەخۆشیانە کە بەرگری لەشدا ئاڵەزێنێ بە هەمان شێوانێ ئەو کەسانە ئەگەر ئەم جۆرە پەتاو هەڵامەتانە بگرن بە قورسی وەکو کۆرۆناکە چۆن بە قورسی ئەیگرن ئەوان بە هەمان شێوە و هەروەها ئەوانەی نەخۆشی درێژخایەنەکانی نەخۆشی دڵ بڵێن نەخۆشیەکانی گورچیلە عەرزی گورچیلە ینی بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە هەر نەخۆشێکی درێژخایەنیان هەبێ کە پێویستی بە چارەسەری بەردەوام بێ لەوانەیە ئەم جۆرە پەتاو حاڵەتانە بە ناڕەحەتر بگرن پێویستە زیاتر ئاگاداری خۆیان زۆر باشە کاک دکتۆر بەردەوامە بم لەگەڵت بەڵام ناوبڕێکی کورد وەرەگرین خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و ئەگەڕێنە وڵاتە پیاوەکەم لە بەیانیەوە زۆر چی بکەی خاتون ناونیشانی ماڵتان بڵێ خاتون ناونیشانی ماڵتان بڵێ هەر ئێستا تیمێکی تەندروستی بەخشین دەگاتە ماڵتان تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین 24 کاتژمێر لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ ئەوەی لە کەمترین کاتدا بگەنە لاتان و چارەسەری تەندروستی بەخشین جیاواز لەوانی تر هەم ماڵەکانتان دەکەینە نەخۆشخانە و هەم بەخشین دەکەینە ماڵی خۆتان زۆر مەمنونی جەنابتان موسپاسی نەخۆشخانەی بەخشینی شەکەم هاوڵاتیانی ئازیز بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوی تەندروستی یان چارەسەرکردنی نەخۆشەکانتان لە ماڵەوە پەیوەندی بکەن بە تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین. بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان بۆ قسەکردن لەسەر نەخۆشیەکانی سنگ و هەناسەدان لە وەرزی سەرمادا لەگەڵ بەڕێز دکتۆر کاوە فەرەسعدون پزیشکی پسپۆڕی وردی نەخۆشیەکانی سنگ و هەناسەدان. کاک دکتۆر گەشتینەوە شوێنێک کە باسێکمان لە جیاوازی پەتای ئاسایی و بڵێن هەڵامەت و پەتا کرد و پاشان باسمان لەوە کرد کە کۆمەڵێک کەس هەن وەک باست کرد پێویستە زیاتر خۆیان بپارێزن کە لەوانەیە پەتای وەرزیە هەڵامەتێکی ئاسایی گرفتی گەوریان بۆ دروست بکات. وەک چارەسەر یاخود پێش ئەبڕێنە چارەسەر ڕێنمایی لە ماڵەوە کە ئەمەش بەشێکە لە چارەسەر بۆ ئەو کەسانەی کە لە ماڵەوەن گەنجن تەمەنیان زۆر نییە نەخۆشیە درێژخانەکانیان نیە وەک باست کرد مەترسی لەسەر تەندروستیان نییە بەرگریان لاواز نییە لەسەر دەرمانێکی دیاریکراو نین کە بەرگریان لاواز بکە ئەوانەی احتیادی کەسی ئاسایی وەک ئەوترێ ئەم پەتایە ئەگرن ڕێنمایی لە ماڵەوە چی بکەن لەوانەیە ئەمە زۆر باسیش کرابێ بەڵام جەنابەت وەک پسپۆڕێکی بوارەکە چیان پێڵی وە چ کاتێک چیان بینی
پێویستەکە لە ماڵەوە نەبن کە ئەگەر پەتایش بە یا هەڵامەتیش ببێنە نەخۆشخانە. جوانە لە ڕاستیە خۆی ئەگەر باسی بڵێن هەڵامەتی ئاسایەکە بکەین ئەمە لە زۆربەی زۆری خەڵکیە لە سەدا توانین بڵێن 95 بەرەوژی خەڵکیە پێویستی بە هیچ جۆرە چارەسەرێک نییە ئەگەر ئێمە لە ڕووی پزیشکیەوە باسی وەکو چارەسەری دەرمان چارەسەرەکە چییە؟ چارەسەرەکە لە ماڵەوە ینی ئەو کەسە هەر کە نیشانەکانی تیا دەرکە و پێویستە ئەوەی کە زۆر گرنگە زۆر سەرەکیە ڕێست ئیسراحەتە یعنی ئەو کەسە ئەبێ هیچ نەبێ ڕۆژێک 2 ڕۆژ 3 ڕۆژ بتوانێت ئیسراحەت بەخۆی بە هیچ جۆرە چالاکیێکی قورس ئەنجام نەدا ئیسراحەت گەورەترین چارەسەرە بۆ ئەم نەخۆشیانە چونکە تۆ بوارێک ئەدەی بە بواری بە کۆئەندامی بەرگری لەشی خۆت بەسەر ئەم ڤایرۆسە بەسەر نەخۆشیەکە زاڵ ئەبێ تەنها پێویستی بەوەی ئەگەر بێت و هەندێک ئاڕازی هەیە بۆ نمونە لوت ئاوکردن و پژمین و ئەمانە ئەتوانێت هەڵمی ئاو شتێکی زۆر باشە ئەمە ئەنواع جیهاز هەیە لە بازارە بۆ دروستکردنی هەڵم ئەتوانێمە بەکاربێنێ و هەروە ئەگەر هاتو تای هەبوو یا سەرێشەی هەبوو تەنها پاراسیتۆڵ بڵێن دەرمانێکی ئاسایی سەرێشە بەکاربێنێ و لەگەڵ ئیسراحەت و شلەمەنی زۆرە ئەو کەسە باشترە بەردەوام چا شیر نسکافە قەنداقچی حەزلێ ئەمانە بەردەوام بەکاربێنێ شتێکی زۆر باشە وەکوتم لەگەڵ ئیسراحەتی چەند ڕۆژێکە لەوانە 1 ڕۆژ کافی بێ هیوایە بە ڕۆژێ لە ئاسایی بۆ ڕۆژی دوای چێتە سەرکاری خۆی بە 2 ڕۆژ لەوانەیە بە 3 ڕۆژ ناگاتە هەفتەیە گوتمان بەڵام ئەوەی کە زۆر گرنگوێ ئەوەیە مەوزوعی ئیسراحەت و ئەم کۆمەڵە حاڵەتە بڵێن ئەم کۆمەڵە چارەسەر سروشتی ئاساییە کە لە ماڵەوە ئەنجامیدا تامان ئەمە ئەوانەی کە هەڵامەت و ئەوانە بەڵام بۆ نمونە ئەوانەی کە نیشانەکانیان قورسترە وەکتمان لەرزوتایەکی زۆری لەگەڵە گیانێشی لەگەڵە ئەمە کۆکەی هەیە کۆکەکە ئیفرازاتی هەیە بەڵغەمی هەیە بۆ نمونە و هەروەها هەناسە توندی لەوانەی کە نەخۆشیە درێژخایەنەکانیان هەیە طبعا ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە لەگەڵ پەیدابوونی ئەم نیشانە نابێ ئێمالیکەنە بێ ینی ڕاستەوخۆ بەلای پزیشکی پسپۆر بچن و چارەسەر ئەگەر پێویستکە وەرگیرێ بۆ ئەوی نیشانەکە لی قورس نەکات لەوانەیە بەرەو قورستن و ناڕەحەتر بڕوە و هەروە ئەوانەشی خۆیان کۆمەڵە نیشانەی قورسیان هەیە ئەوانیش لەوانەیە پێویست بکە کە سەردانێکی پزیشک بکەن هەر بۆ دڵنیابوون لە حاڵەتەکە بەڵێ تەشخیصەکە بزانن ئەوەیە خۆیەتی ئەم حاڵەت هەیە وەیتر لەوانەیە ئەویش هەر ئەهمان چارەسەری بۆ بەکاربهێنرێ بەڵام لەوانەیە ئەگەر پێویستکە هەندێک دەرمانی ئەنتیبایۆتیک یان دژە تا یان ئی هەستیاری ئەمانە بۆی بەکارێنرێ بۆ ئەو کەسە بۆی کەم حاڵەتەکە کەمتر بێتەوە و ئازێتی زیاترینە و زووتر چاک بێتەوە. کاک سوورد تێبینێکی بچووک لەسەر ئەوانەی کە لە ماڵەوە خۆیان چارەسەر وەرەگرن بەشێکیان لە نۆڕنگە میلیەکان یاخود لە دەرمانخانەیەک لە هەر شوێنێک بێ ڕاستەوخۆ دوای بینینی پەتا نیشانەکانی کۆندامی هەناسە کۆکە هەڵامەت بەشێکی زۆر لە هاوڵاتیان فێربوون ڕاستەوخۆ دەرمانی دژە بەکتریا ئەنتیبایۆتیک و تەنانەت هێندە ناسراوە ئەمۆکسیکلاڤ ئەمۆکسیل وەکو خۆیان ئەڵێن حەبەسێ دەنگچەکە ئەمانە بەکاردێنێ یا هەندێکیان لە جێگایەک لەوانەیە لە ڕووی زانستیەوە گونجاو نەبێکە ئەو دەرمانە بەکاربهێنرێت ڕاستەوخۆ کانولا و وەک خۆیان دەڵێن دەرزی ئیلتیهابات بەکارێنن ئەمە قسەی چیە لەسەری وە زیانی چییە؟ لە ڕاستیە زۆر خراپە ئەم بەکارهێ ئەم پێوتێت سێلف مدیکیشن ینی تۆ خۆت بی چارەسەری خۆت کەیت و پزیشکیش نەبی یعنی لە ڕاستیە ئەمە شتێکی زۆر هەڵەیە زۆر ئیشی خراپی لە یەکێت ینی لە ڕاستیە ئەم دەرمانانەی کە ئێستا هەیە لە بازارە بڵێن لە دەرمانخانەکانە زۆریان ئیش ناکەن لەسەر بەکتریاکان هۆکارەکەشی چییە؟ زۆر بەکارهێنراوە بە شێوەیەکی وا بەکارهێنراوە بەربڵاوی ئیتر بڵێن مقاومە و بەرگری پیا بۆ لە دژیان لەلایەن میکرۆبەکانەوە ینی ئەوە هۆکارێکی سەرەکی چییە؟ ئەم هەڕەمەکیە لە بەکارهێنانی دەرمانە شتێکی زۆر هەڵەیە بە لە ڕاستیە وەگوتم ئەوەی کە نیشانەکانی سوکە ئەسڵەن هەر پێویست ناکە سەردانی پزیشک بکە هیچ دەوێ بەلانی کەمە بێ ڕۆژێک 2 ڕۆژ 3 ڕۆژ چاوەڕێ بکەی ینی تۆ لەوانەیە وەکتم لە 2-3 ڕۆژە خۆت چاک بێتەوە هیچ کێشەیەک نمێنێ بەڵام ئەگەر بۆ نمونە 2-3 ڕۆژ بەلانی کەم و ئەم نیشانە بەردەوام بێ و لەگەڵ یان نیشانەی قورس پێیا بێ و نوتمان تا بەردەوام بێ کۆکە بەڵغەم ئەم جۆرە حاڵەتانە یان هەندێک کەس لەوانەیە بەڵغەمەکەی خوێنی لەگەڵا بێ ئەمانە لەوانەیە ڕووبدا لە تەنانەت لەو هاوکردنیەکی کەمی قوڕگیشان لەوانەیە ئەوە ڕووبدا ئەمانە کۆمەڵی نیشانن پێویستەکان سەردانی پزیشک بکەی ئەنجا لەوێ دیاری ئەکری ئایا کە تۆ پێویستە بۆ هەیە دژە بەکتریا وەرگری یان دەرمانەکانی هەستیاریە هەر دەرمانێکتر پێویستکە کەواتە بە شێوەیەکی گشتی زوربەی زۆری ئەم حاڵەتانە پێویست ناکە لە ڕاستیەوە کارێکی خراپە ئەوە بێت ئەوەی دروستبوونی بەرگری ڕزستان و مقاومەی میکرۆبەکان لە دژی
ئەم دەرمانانە کە جاری وایە بۆ نەخۆشێکی تر پێویستمانە کە بەکاری بێ کار ناکە و پێویستەکان نەخۆشی دەرمانی قورستر و گرانتر و زیاتر بەکاربێت. زۆر باشە کاک دکتۆر ئێستا هەمومان نەزانین کە کۆڤید هەر بەردەوامە بۆ کۆڤیدیش بە هەمان شێوە بە شێوەیەکی سەرەکی لە کۆئەندامی هەناسە دادوە نیشانەکانی کۆئەندامی هەناسە دروستەکات و ئێستا ڤێرژنێکی نوێ لە کۆڤید بە ناوی ئۆمیکرۆن لە جیهانە باسەکرێ. بارودۆخی ئەمە چۆنە؟ ئایا لە کوردستان کەیساتی ئاوا ئەتوانین بڵێن هاتووە و ئایا جێگەی ئومێدە و گۆڕانەی تیا ڕوویداوەیات ترسناکە و لە پێشووتر خراپترە؟ ئەوەندەی ئێستا زانیاری هەیە و ئەزمون هەیە. بەڵێ ئەوەی کە ئێستا بینراوە تاوان لە مانگی 11 لە کۆتایی مانگی 11 ساڵی پارەوە تاوان ئەم ئۆمیکرۆنە کە ئەمە گۆڕاوێکی نوێی ڤایرەسی کۆرۆنا هەر کۆڤیدەکەی پێشووە بەڵام کۆمەڵێک گۆڕانکاری تیا ڕوویداوە. تاوان ئێمە لە 2020ەوە کە ڤایرەسەکە لە جیهانا بڵاوبووە لە سەرەتای 2020 کۆمەڵێک گۆڕاوی جیاواز بڵاوبوونەوە لە جیهانە ئەلفا و لە بێتا و لە دێلتا و تاوان ئۆمیکرۆن ڕقم 15 لە زمانی ڕۆمانیە. تاوان ئەمە بۆیە دانراوە ئەم ژمارەکردنە بۆ ئەوی شتەکە زۆر قورس نەکرێت نەبێ بە ستیگما لایەن خەڵکی تۆ بڵێ وڵات تۆ ئەوە تێوە من هەندێک نەخۆشیە بۆ بە ستیگما لە جیهانە نەخۆشی سیل کەڵێ سیلێتی هەرناوێکی قێزەونە بەڕاستی ینی خەڵک لێ ترسیەوە کراوە بە ژمارە بۆی تۆتر ئەمە ژمارەیەک و ژمارە دوو ژمارە سێ و گۆڕاوەکانی ڤایرەسی کۆرۆنا تەواو گەشتنیێتە ئەم ئۆمیکرۆنە ئەمە لە کۆتایی مانگی 11 دەستی پێکرد لە باشووری ئەفریقاوە تەمان لێ یەکەم حاڵەتەکان ناسرای و دوای سەر بە هەموو جیهانە بڵاوبێتەوە. ئێستا لە حاڵی ئەمڕۆیە بڵێن لە ئەمڕۆیەکە 8 مانگی یەکە زوربەی زۆری حاڵەتەکانی نەخۆشی کۆرۆنا لە جیهانە کۆڤید بەهۆی ئەم هینەوەی بەڵێ بەهۆی ئەم ئۆمیکرۆنەوەی و خەریکە جێی دێلتاکە ئەگرێتەوە تەمان دێلتا باوەکە بوو لە جیهانە پێشتر ئێستا ئەم ئۆمیکرۆنە پێیا بووە کە لە ڕاستیە ئەگەر قورسی و مەترسی چۆن ئەوەی کە مایی سەرنجە ئەوەیە تەمان ئێستا زووە بۆ ئەوەی بڕیاری کۆتایی لەسەر بدرێ ئەمە چی ڕوادا ئێستا حالیان و جیهان بەرەو قیمە ئەڕوا بەرەو لووتکەی نەخۆشیەکە ئەڕوا هێشتا نەگەشتوتە ئەوە یعنی لە ڕاستیە ڕۆژ بە ڕۆژ حاڵەتەکان زیاترە بێت لە جیهانە یعنی ئێستا لەم ڕۆژانە 2 ملیۆن حاڵەت لە جیهانە تۆمانەکرێ ئێستا 300 ملیۆن تێپەڕیوە ئەوانەی کە کۆڤیدیان گرتووە وڵاتی وا هەیە 500,000 وەکو ئەمریکا بریتانیا 200,000 150,000 لە ئۆمیکرۆن بۆی هاوڵاتیان بە هەڵەتێ نەگەن لە کۆڤید لە سەرەتا ئیتر ئەمە ئێستا وتمان ئەوەی جۆرە باوەکەی لە جیهانە ئێستا بۆ بە ئۆمیکرۆن یعنی تقریبا خەریکە جێی دێلتاکە ئەگرێتەوە لە 180 بۆ 90 حاڵەتەکانی کۆڤید لە جیهانە ئێستا هەمی ئۆمیکرۆنەیە نسبەتێکی کەمی هەجارێ جۆرەکەی دێلتا و ئەوەی ترماوە لە ڕاستیە ئەوەی تێبینی کراوە ئەوەی کە گرنگ بێ ئەوەیە زۆر خێرا بڵاو بێتەوە ینی ئەم ڤایرەسیان ئەم جۆریان ئەم گۆڕاویان لە ڤایرەسی کۆرۆنا ڕادەی بڵاوبوونەوەکەی تقریبا لە چاو دێلتا ئەوەی پێشتر کە ئەویش هەر زۆر خێرا بڵاو بووە تقریبا 3 بۆ 5 ئەوەندەیە یعنی لە هەندێک شوێن تێبینی کراوە 3 ئەوەندەیە لە هەندێک شوێن 5 ئەوەندە خێراتر بڵاو بێتەوە لەو یعنی ئەگەر ئەو یەک کەسی توشکردایە بڵێن یەک کەسی تری توش ئەم یەک کەس 5 کەس تووشەکان بۆ شێوە یعنی لە ڕاستیە بۆیە خێراتر زۆر سەریعتر لە جیهانە ئێستا بڵاو بێتەوە بەڵام ئەوەشی کە تێبینی کراوە ئەو میوتیشنە تەوانم ئەم گۆڕاوانە چییە ئەوەی مادەی بۆ ماوەی ڤایرەسەکەی ئەگۆڕێ ئەوەی کە ئێستا تێبینی کراوە لە ئۆمیکرۆن نزیکی لە 50 شوێنە میوتیشن تیا ڕوویاوە تەمان ئەم 50 شوێنە هەندێک سیفەتی یاوە بەم ڤایرەسە وای لێ کردووە وەکتما ئەوە یەکەم خێراتر بڵاو بێتەوە دووەم زیاتر کاریگەری بۆ لوت هەیە بۆ بەشی سەروی کۆندامی ناسە ینی زۆر بە ئاسانتر ئەچێتە ناو ڕووپۆشی لوتەوە ئەمە وای کرۆ تەنانەت ڤاکسینەکانیش ینی تۆ ڤاکسین ئەنتیبۆتی دروستەکە بەڵام تیسێڵ دروستەکە ئەمانەی کە دژی ڤایرەسەکە ئیشەکەن تەنانەت ئەوانش دەرەخەتی نایەن ینی بۆ شێوەیەکی وا سەریع فریا ناکەون کە لە ناوی بەرن ئەچێتە ناو خانەکانەوە بۆیە خێراتر بڵاو بێتەوە یعنی لەو کەسانەشا کە ڤاکسینیان وەرگرتووە ئەوانەی تەنانەت 2 جۆر عەشیان وەرگرتووە ڕادەی بڵاوبوونەوەتیانە ڕادەی پارێزراویان تقریبا لە 140 بۆ 50 ئەوەندێ بەڵام ئەوەی کە جورعی سێم بەکارهێنێ ئێستا کە باسی جورعی سێمی ڤاکسینی کۆرۆنا ئەکرێ ئەوە ئەگاتە لە 180
لە 1970 پرۆتێکشن تایاتێت لە زدی ڤایرۆسەکە. طبعاً وەگوتمان ئەوەیە هۆکاری ئەوەیە کە سەریعتر بڵاو بێتەوە، زیاتر پێنێتریشنی هەیە بۆ خانەکانی لووت، وەڵێن زیاتر ئەچێتە ناوێەوە لێرە لە بەشی سەرەوەی کۆ ئەندامی هەناسا زیاتر نیشانە دروستەکە. بەڵام ئەوەی مای دڵخۆشکەرە، ئەوەی کە تا ئێستی بیکرا ئەوەیە کەمتر حاڵاتی قورس لە ڕێ ئەم ئۆمیکرۆنەوە دروست بۆ لە جیهانە. یعنی داغڵبوون لە خەسخانە هەیە، بەڵام داغڵبوون بۆ ICU بۆ عینایی مرەکەزە بۆ قاوشی چاودێری ورد و بەکارهێنانی ئۆکسسیجین و بڵێن هەناسەدانی دەستکرد لەم کەسانەیە ئەوانەی ئۆمیکرۆنیان هەیە زۆر کەمتر لە چاو دێلتایە، یعنی کە تێبینی کرا واتە تا ئێستا ئەوەندەی هەیە لە دێلتا قورستر نییە بگرێت سوکتریش. بەڵێ بۆ تەنان مردن پێی زۆر کەمترە لە دێلتا ئەتوانین بڵێ لە 150 کەمترە. بەڵێ بەهۆی ئەوەی تاوان ئەمیش هەر مردنی هەیە، هەر داغڵبوونی خەسخانەی هەیە، خۆ ناڵێن پشتی لێ بکات وڵاتەوە نەجاتمە ناوانیە مۆزوعەکە، بەڵام ئەوەیە سوکترە لە حاڵەتەکەی پێشوو. ئەوەی باس ئەکرێ ئەوەیە ئەومێت ئەکرێ کە ئەم ئۆمیکرۆنە ببێتە هۆی ئەوەی ڤارێنتەکانی تر جۆرەکانی تری ڤایرۆسی کۆرۆنا لە ناو یعنی ئەوان ئیتر باویان نەمێنێ ئەم زیاتر بڵاو بێتەوە کە ئەم بوو یعنی ڕاستی حاڵەتەکە ئەوەیە بێتەوەی کە کەمتر سوکترە بڵێن حاڵەتەکە لە چاوانیتە نەک خۆی هەر سوک بێ و هەروەها داغڵبوون و مردن پێی کەمترە و تەنانەت مەناعەیەکیشیە بە ئینسانەکە چونکە هەموو گۆڕانکاریەکانی ڤێژنەکانی پێشوو بڵێن حاڵەت لەمە زوربیان هەیە لە ئۆمیکرۆنە، ینی گۆڕانکاریە بۆ ماوەیەکان توانها لە مادەی بۆ ماوەی ڤایرۆسەکە لەمیشا هەیە تەنانەت ئەوەی ئەلفای هەیە ئەوەی بێتای هەیە و هەندێک جۆری شێسە ئەڵەن دێلتاکەش هەر هەندێک گۆڕانکاری و دێلتاکە لە میشا هەیە، بەڵام ئەوەندە هەیە ئەم کۆمەڵە گۆڕانکاری تیتیایە وای کردووە پێنیتریشن یعنی گەیشتنی بە بەشی خوارەوەی کۆنداوی هەناسە بۆ سیەکان کەمتر بێت وەک لە چاو دێلتایە، زیاتر توان لە بەشی سەرەوەی کۆنداوی هەناسە ئەمێنێتەوە. ئەمە شتێکی دڵخۆشکاران ئەوەی کە بڵێن توێژینەوە سەرەتاییەکان لەم بارەوە کراوە چکە هەمووی دوو مانگەتەوە ئەم حاڵەتە پیا بوو، بەڵام لە چەند مانگی داهاتووشە زیاتر بابەتەکە ڕوون ئەبێتەوە و ئەوەی کە تا ئێستا هەیە شتێکی دڵخۆشکەران، بەڵام بە هەمان شێوە هەر پێویستە ئەو خەڵکی ڤاکسینیشن بکەن، یعنی خۆیان بکوتن ئەو ڤاکسینانە بەکاربهێنن و هەروە پارێزگاری خۆپاراستن لە شوێنە گشتیەکانە. ئەمە ئێستا خەریکە لە جیهانە لە وڵاتانەشی کە لابرا بوو ئەم هۆکار ئەم مێژەرمنتیانە سەر لە نوێ دەست پێ کاتەوە ماناڵە پێویستە ڤاکسین ماسک بەسرێ، پێویستە کەرەنتین و بە شێوەیەک یعنی سنووردارکردنی تێکەڵاوبوونی مرۆڤەکان بکرێ بۆ ئەوەی ڕێبژیرێ لەم سرعەتە لە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە. زۆر باشە کاک زۆر هەر ئاماژەت بە ڤاکسیندا لە قسەکانی سەرەتا کەوتت ئەم جۆرە تازای ئۆمیکرۆن بەشێکی زۆر لەوانەیەشی کە دوو جۆر ڤاکسینیان وەرگرتووە ناتوان بەرگری بکەن بەرامبەری، بەڵام بۆ ئەوەی لای هاوڵاتیان ڕوون بێ ئەگەر من ڤاکسینم کردبێت باشتریان نەم کردبێت. بەڵێ ئەمە خاڵێکی گرنگە بەڕاستی باسی بکەین، پرسیارێکی جوانە، یعنی ڤاکسینکردن مانای ئەوە نییە تۆ نایگیری نەخۆشیەکە، مانای ئەوەیە بە قورسی نایگری. یعنی ئەوە خاڵێکی زۆر گرنگ. ئێمە کاڵێن ئەوەی دوو جۆرعی گرتووە گرتوێتی بە سوچی گرتوێتی بە قورسی نەیگرتووە، یعنی یەکێکیش لەو فاکترانەی کاڵەن لەوانەیە هۆکاری ئەوە بێ کە ئەم نیشانانە سوکترە ئەوەی خەڵکی زۆر ڤاکسین کراوە، یعنی ئەم ڤاکسینە جۆرە مەناعەیەک تیا تێ کە یعنی تر هەر جۆرێکی تر پیا بێ لە داهاتووە بەو شێوە قورسە نابێ وەکو ئەوەی سەرەتا. یەک قسەی دیکە شەکرێک کاک زۆر ئەوترێ ئێستا دڵتای و دوایی دڵتا نازانم چی دوایی ئۆمیکرۆن و پاشان کۆڕۆنایەکی نوێتر بڵاو بێتەوە، من بۆم ناکرێ هەموو ساڵێ ڤاکسینی نوێ مەبەستیان لەوەیە ئەگەر من ڤاکسینەکە بکەم و دوایی کۆڕۆنایەکی نوێ هات کاریگەری نەبێ ناتوانم هەموو 6 مانگ جارێ ڤاکسین بکەم، ڕوونکردنەوە لەسەر ئەوە بدەی بۆ وەڵڵاهی ئەوەی کە تا ئێستا تێبینی کراوە گوتمان ئێمە دوو جۆرعی ڤاکسینەکە مەناعەیەکی زۆر باشەیە، لە 180 مەناعەیە لە زدی ئەوەی کە ئاخر توێژینەوە کراوە پێش لە زوربیانە یان و لە 90 و لە 70، بەڵام بە شوەیەکی شتێگر باسکرێت لە 180 لە دژی چی لە دژی هۆسپیتاڵایزیشن داغڵبوون لە نەخۆشخانە و لەگەڵ سڤیر دزیزە، ینی حاڵەتە قورسەکان و داغڵبوون لە نەخۆشخانە کەمەکاتەوە لە 180 کەمە حاڵەتێکی ئەمەینێکی زۆر بە، یعنی تۆ لەوانەیە کەسێکە دوو ڤاکسینەکەشی کردبێ بە قورسی بیگرێ ئەوەش هەیە با بزانین، بەڵام کە زۆر کە من ئەوانە، بەڵام ئەوەی کە بڵێ نایگرم ئەوە نییە، ینی ئەم جۆرە تازەیە کارێکی واکە ئەیگری حاڵەتەکە بەس چۆنە بەڵێ مەترسی کەمترە و بە سوکتر ئەیگری ئەو نیشانە سوکانەی هەیە، بەڵام
ئەوەی کە جورعی سێمی ڤاکسینەکەیان کردو ئەوەی کە ئێستا لە هەموو جیهانە پێڕۆکرێ لێرە لە کوردستان و لە عێراق چاکرێ ئەم جورعی سێمە زۆر باشتر بوستەرێکی باشتر ئەیە بە ڤاکسینەکانی پێشوو کارێکی وا ئەکا کە نسبەتی بەرگری لە دژی ئەم جۆرە تازانە ئەگاتە نزیکی لە 180 کە تۆ لەوانەیە نەیگری یعنی هەر هەستی پێنەکەی ئەوە بەڵام ئیتر ئەوەی ئەمێنێتەوە ئەگەر بیشی گری تاوان لە نسبەتەکەی تا هاوانەی کوتمان کە ڤاکسینیشنیان کردووە زۆر بە سوکتر ئەیگرن و هیچ نسبەتێکی زۆر کەمتریان پێویستیان بە نەخۆشخانە و پێویستیان بە جیهازی ئۆکسسیجین و داغڵبوون لە چاودێری وردە زۆر باشە کاک زۆر ئەوە لە هەموو حاڵەتێک ئەبێ ڤاکسینیشن بکرێت ینی ئەو کەس یعنی ئەمە بە بەرابر بەوانەی ڤاکسینیشنیان نەکردووە ئەوانەی کە ڤاکسینیان نەکردووە ئەوان حاڵیان زۆر خراپترە بە هەمان شێوە ئۆمیکرۆنەکە کاریگەری هەیە لە سێران وەڵەو کاریگەریەکە وەکو دێلتاکە نییە بەڵام کاریگەری زۆر قورسترە وەک لە چاو ئەوانەی کە ڤاکسینیان نەکردووە کاریگەری بڵێن لە ئەوانەی کە نەیان کردو قورسێگرن طبعا ڤاکسینیشنەکە دوو جورعەکەی یەکەم تا 6 مانگ پرۆتێکشنێکی باشەیە ئیتر ئەوەی کە ئێستا تا ئێستا دەستەبەر بۆ هەر ئەمەیە ینی لە ڕاستی ئەگەر ئەو کەسە بیەوێ خۆی پارێزێ لەمە ئەبێ جورعەکان بکە طبعا دوای 6 مانگ کە تێپەڕی وەکو بڵێن ئامۆژگارێکیش بۆ هاوڵاتیانی خۆشەویست هەر کەسێ 6 مانگ تێپەڕیەوە بەسەر جورعەی دووەمی ڤاکسینەکە ئێستا کاتی هاتووە ئەبێت جورعەی سێم لە خۆی با لە ڕاستیە بۆ ئەوەی بوستەرێکی باشی باتێت تا ئەو زیاتر هێزێکی زیاتری باتێ بە ڤاکسینەکە بەو مەناعی کە لە لەشیا دروست بووە و بۆ ئەوەی ئامادەکاریە بێ بۆ ئەم مەوجەیی تر کە ئۆمیکرۆن کە بەڕێوەیە بۆ ئێرە و بەشێکشی پیا بووە لێسە لە کوردستان و لە عێراق زۆر باشە کاک دکتۆر کاتی کەمان ماوە لە بەرنامەکە کۆتا پرسیار بەشێکی زۆر لە هاوڵاتیان دوای کە کۆڕۆنا ئاگرن بەنیازی خۆکوتانن بەڵام نیشانیان هەیە ئەگەر کەسێک کۆڕۆنا بگرێ و کۆڕۆنایەک ناتەنها بە گومان یاخود بە نیشانە بە پشکنینی مەسحی لووت PCR دڵنیا بێتەوە کە کۆڤیدی هەیە چەندێک دوای ئەوە ئەتوانێ نەترسێ ڤاکسینەکە وەربگرێت چونکە ئەمە قسە زۆر بڵاو بێتەوە هاوڵاتیان زۆرە ترسن لەوارەوە خۆی ئیتر بۆچوونەکان جیاوازن بەڵام ئەوەی کە شتێکی زۆر باو بێ و زانستی بێ و توێژین لەسەرکا بێ 4 هەفتە کەمتر نەبێ ینی لە توشببوونی بە ڤایرۆسەکە یانێ بێت 4 هەفتە تێپەڕێ لە چاکبوونەوە لە نیشانە نەمان کە نیشانەی نەما 4 هەفتەیەک بوەستێ بۆ نمونە هەندێک کەس لەوانەیە ئیشی بە ڤاکسینەکە بێ وەنیە لەوانەیە احتیمال لەو کەسانە بتوانن ئەگەر پزیشک بیبینێ لە 2 هەفتە بواری هەبێت دوای 2 هەفتە لە چاکبوونەوە بتوانێت ڤاکسین بکە بەڵام ئەوی باسەکرێت 4 هەفتە کەمتر نەبێ 8 هەفتەش بێ باشترە ینی لە دوای 8 هەفتە ئێستا ئەوە پەیڕەوە لە ڕووی یاسایی و 8 هەفتە تێپەڕی ئەنجا تۆ ئەتوانی ڤاکسینەکە بەکاربێنی چونکە ئەیتی جۆرە مەترسیەکی نابێت چونکە لێرە یەک مەترسی هەیە لەم ڤایرۆسی کۆرۆنا ئەمە زۆر ئەیبین لە حاڵەتەکانە جاری وایە تو ئەم کەسە مدەیەک نیشانەکانی هەیە چارەسەر وەرئەگرێ باشتر ئەبێ هەفتەیەک دوای پیا بێتەوە یعنی ئەمە هەیە ینی جاری وایە ئەو کەسە باشیش بووە بەڵام هەڵدانەوەیەکی وەکو چۆن بڵێ وەکو وەی وێکی تری نیشانەکانی بۆیێتەوە ئەگەر بێت و پەلە بکەی لە ڤاکسینیشنە تەمەنە ڤاکسینیشن خۆی کۆمەڵی نیشانەی هەیە لەوانە بێتەوەی ئەوەی کە ئەم نیشانانت بۆ بگەڕێتەوە جارێکتر بە قورسی مەناڕەحەتر بۆی هەندێک کەس دەڵێ من دوای هەفتەیەک لە ئەوە مۆزوعێکی جیاوازە بەڵام مەبەستم چییە یعنی ئەگەر بوارێک نەدەی بەلەش بۆ ئەوی بەتەواوەتی بەرگری بگەڕێتەوە حاڵەتی ئاسایی و ئەوانە لەوانەیە تۆ لە حاڵەتێکی زووترا بیکەی هەم بەرگریەکەت باش بۆ دروست دەبێ هەمیشان کۆمەڵە نیشانەی ناڕەحەتیان سەرهەڵدانەوەی نیشانەکانی پێشووی ڤایرۆسەکە ئەگەر بەتاوی لە ناونە ئەگەر بەتەواوەتی لە ناونە زۆر باشە کاک دکتۆر کاوە زۆر سپاس بە ئامادەبوونت دەستان خۆش بێ زۆر سپاس خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە تەندروست بن خواتان لەگەڵ